من میوانێکم دەبێت گفتوگوی زیاتر لەگەڵ بەڕێز شیرین یونس کە بەڕێزیاندەی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆن یەکێتی ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانمان دەبێت. خاتو شیرین زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دەمەوێت سەرەتا بزانم دانیشتەکەی ئەمڕۆ چۆن بەڕێوە چوو، دواتر دێمە سەر پرسی دانیشتو و ناکۆکیەکانی دوێنێ. سرەتا سڵاو لە تۆ و لە بینەرانی کورساتیش. دانیشتنی ئەمڕۆ دانیشتنێکی ئاساییە. ئێستا بۆ پرۆژەی ئاسایی پەروەردە و فێرکاری گفتوگۆ خوێندنەی دووەمی بۆ دەکرێت. گفتوگۆی ئەندامانی پەرلەمانە لە هۆڵی پەرلەمان و تا ئێستا گفتوگۆ دەکرێت. باشە. شیرین خان، دوێنێ دانیشتنەکەی پەرلەمان ناکۆکی لێکەوتەوە لەلایەن ئەندامانی پەرلەمان ڕای جیاوازیان هەبوو سەبارەت بە پرۆژەی یاسای تایبەت بە توندوتیژی خێزانی. ئەم ناکۆکیانەوە لە چیەوە سەرچاوی کرد؟ ئەو بڕگەیە ئەو خاڵی کە تایبەتە لە خاڵی سیانزەیە کە باس لە توندوتیژی خێزانی دەکرێت بۆچی هێندە زەقکرایەوە؟ کێبوون ئەوانی لەگەڵی دابوون، کێبوون ئەوانی لەگەڵی دانەبوون؟ هۆکاری چی بوو کێشەکان؟ خۆی ئەوە پرۆژە یاسایە هاتووە بۆ ناو هۆڵی پەرلەمان و خوێندنەوەی دووەمی بۆ دەکرێت. ئاساییە هەموو ئەندامانی پەرلەمان ڕای خۆیان بڵێن لەسەر ئەو پرۆژەیە و تاوتوێی بکەن بۆی بتوانن کام خاڵ لەگەڵ عادەت و تەقالیدی هەرێمی کوردستان دێتەوە دەتوانن پێشنیاریکەن ئەو شتەی بە ناشیرنی و بە قسەی ڕق و بە ناخۆشی دەوترێت، بە قسەی خۆشیش دەوترێت، چونکە هیچ کەس هیچ کاتێک ئەندامانی لیژنەی مافی ژنانیش ئەوەیان نەکردووە کە بیسەپێنن بەسەریاندا. ئەوەی لەگەڵ کۆمەلگا و دابوونەریتی ئێمە نێت ئەوانیش ئامادەنین پرۆژە یاساکە کەوتۆتە بەردەستی ئەندامانی پەرلەمان، بەڵام بەداخەوە لەگەڵ ئادابی کوردی و شریعەتی ئیسلام ناگونجا خاڵەکانی و پرۆژە یاسایە دەگونجێت، بەڵام ئەوان بە شێوازێکی کە تەعبیری بۆ دەکەن. ئێمە لە هەرێمی کوردستان دەبێت هەر یاسایەک کە دێتە ناو هۆڵی پەرلەمان لەگەڵ شریعەتی ئیسلام، چونکە زۆرینەی هەرێمی کوردستان ئیسلامە و لەگەڵ عادەت و تەقالیدی ئێمەش بگونجێت، لەگەڵ دابوونەریتی ئێمەش بگونجێت. بۆیە بەڵام ئەوەی ئەوان بەلاڕێیان دابرد پرۆژەکە بەو شێوەیە نییە ئەوەی ئەوان تەعبیریان بۆ دەکرد و قسەیان لەسەر دەکرد. ئەوان کێبوون و دانوچی لەسەر پرۆژە یاساکە؟ هەندێک لە ئەندامانی پەرلەمان گوایە ئەوە خێزانی کورد تێک دەدات و لەگەڵ دابوونەریتی ئیسلام ناگونجێت و ئێمە هیچ کارێکی وا نەکراوە کە لەگەڵ دابوونەریتی ئیسلامدا نەگونجێت. باشە. سەرەتا کە پرۆژە یاساکە هاتووتە نێو پەرلەمانەوە پێشتر هیچ ڕاوێژێک بە یەکێتی زانایان نەکراوە لەسەر ئەم بە تایبەتی کە پرسەکە تایبەتە بە پرسی خێزان و ژنان و لەمە دواچی دەکرێت؟ ئەو خاڵانەی ئەو مادانەی کە پەیوەستە بە شریعەتی ئیسلام و پەیوەندی بە لیژنەی فتواوە هەیە دەنێردرێت بۆ ئەوەی ئەوان تاوتوێکەن ئەگەر قەراریان لەسەردا دادەندرێت، ئەگەر قەراریان لەسەر نەدا داناندرێت لە پرۆژەکە. بۆیە هێشتا دەنگدان لەسەر ئەو پرۆژە یاسایە ماویەتی، هێشتا دەکەوێتەوە بەردەمی ئەندامانی پەرلەمان و دەکەوێتەوە بەر لیژنەی ژنان و یاسایی و دەژنێردرێ ئەو بڕگانی کە پەیوەندی بە ئەوانەوە هەیە دەنێردرێ بۆ لیژنەی فتوا ئەگەر بێت و بە گونجاوی نەزانن لە پرۆژەکە داناندرێ. باشە. ئەو خاڵەت چی بوو خاتو شیرین کە ناکۆکی لەسەر دروست بوو؟ هێندە قورس بوو ئەو خاڵەکە لەگەڵ کۆمەڵگەی کوردی دانەگونجە؟ هیچ خاڵەکان قورس نین. ئەگەر لە ڕاستیدا بێ سەر پرۆژە یاسایەکی جوانە بۆ خێزان، هیچ لە خاڵەکانی ئەوەندە قورس نین تاوەکو بتوانێ کۆمەڵگای کوردی تێک بدات. بەداخۆ کە دەبینین ئێستا لە هەرێمی کوردستان ڕۆژانە ژن کوشتن بەرز دەبێتەوە و سوکایەتیکردن بە ژنان بەرز دەبێتەوە و یعنی حەق خۆیەتی ژنان. ئێمە دەمێکە شەڕ بۆ ئەوە دەکەین ژنانی یەکسانن، دەبێت لەگەڵ پیاوان یەکسانی هەبێت و ئێمە کە دەبینین ڕۆژانە بە بەرچاومانەوە ژن دەکوژرێت، بێڕێزی پێدەکرێت، فەساد دەکرێت، هەموو ئەو شتانەمان کە بینیوە لە ڕابردوو. ئێستا پرۆژە یاسایەک هاتووە بۆ ئەوەی بتوانێت داکۆکی لە مافەکانی ژنان بکات لە هەرێمی کوردستان. ئەوە شتێک نییە کۆمەڵگای پێ بەرەو هەڵدێر بچێت. داکۆکی لە مافەکانی ژنان دەکات یان ئەو یەکسانی جێندەریەی کە هەیە لاسەنگیەکە؟ چونکە بەشێک لە قسەکان کە لە دوێنێەوە ئێمە گوێبیستی دەبین لەلایەن ئەندامانی پەرلەمانەوە ڕای جیاواز چاودێران باز لەوە دەکەن بەشێکیان کە لاسەنگیەک لە یەکسانی
جێندەری واتە ڕەگەزی دروست دەکات فعلەن ئەمەی تایە لە نێو یاس پرۆژەیە ساکەیە نەخێر ئەو لە ناو پرۆژاساکە ئەوەی تێدانە کە لاسنجی دروستکە ئەوەی تێدایە من لەگەڵ هاوسەرەکەم ضرور نییە مثلەن هاوسەرەکەم بتوانێت هەموو شتەکانی ژیانی خۆی بەسەر مندا فەڕس بکات و یعنی یەکسانیەکی تێدایە لە مابینی ژن و مرد ئێستا کۆمەڵگا بەرەو پێشچووە ئێستا کۆمەلگایەکە جیاوازە کە دەبینین ڕۆژە جاران ژن کاری نەدەکرد ئێستا ژنان لە دەرەوەن شان بەشانی هاوسەرەکانیان کار دەکەن لە دام و دەستگاکانیان یعنی شان بەشانی هاوسەرەکانیان ئیش دەکەن شان بەشانی خوشک و یعنی براکانیان باوچان کار دەکەن یعنی بۆیە ئەگەر تۆ بێ بڵێ کارکردن ئەرک جێبەجێەکەی هیچ مافت نەبێنە دەبێ ئەرک و ماف هەردووک بەرامبەریەکە بۆیە ئێمە ئەو پرۆژە یاسایە پرۆژە یاسایەکی زۆر باشە پرۆژە یاسایەکە هیچ نە دژی دابوونەریتە و نە دژی ئاینی ئیسلامە و نە دژی پیاوانە و ئەوەی کە بیاوێ مەسەلەن لە هەرێمی کوردستان ناکرێ پیاوەکان خۆیان بەسەردا بسەپێنن باوکمان براکانمان بمان کوژن و یعنی سڵحێکی عەشایری بکرێ و کۆتایی پێبێت بۆیە ئەو پرۆژە یاسایە پرۆژە یاسایەکی باشە لای ئێمە باشە لە ئێستادا ئێوە ڕۆژی ژنان وەکو هەندامانی پەرلەمان و لیژنەی ژنان لە پەرلەمانی کوردستان ڕۆژی ژنان و کێشەکانی خێزان چۆنە بینن ینی دەبینین دەیژبیستین کە ژنان بە بەردەوامی دەکوژێن لە مانگێکە چەند حاڵەتێکی لەم جۆرە دەبینین و دەبیستێ لە هەرێمی کوردستانە یعنی لەسەر ئەم بنەمای پێتان وایە ئەم پرۆژە یاسایە ئاڕاستی پەرلەمانیش کرابێت و ڕۆژی ژنان چۆنە بینن ئێوە طبعاً تۆ هەر کەسێک تاوەکو نێتە ناو ئەو پەرلەمانە بە دوواداچوون بۆ کەیسەکانی ژنان نەکات هەرچەندە من لە لیژنەی ژنان نیمە بەڵام بە حکمیەوەی لە لیژنەی مافی مرۆڤم زۆرترین کێشەکانی ژنان و دەچین بۆ چاکسازیەکان دەچین بۆ شەڵتەرەکان دەزانین کێشەی ژنان چەند زۆرە لەو شوێنانە بڕوا بکە یعنی هەندێک عائیلە هەر کەس لە خۆیەوە سەیری ئەو پرۆژەیە دەکا وا هەز دەکا کە ئەگەر بێت و ئەو پرۆژەیە جێبەجێ بکرێت گوایە باوکو براکان یان هاوسەرەکان زۆر ڕێزیان لە ژنەکانیان گرتووە یان ئەندامانی پەرلەمان نابێت لە خۆیانەوە سیرکەن کە ئەوان ڕێز لە ژنەکانیان دەگرن و ڕێز لە خوشک و دایکیان دەگرن دەبینین لە شوێنەکان با بچن سەردانی شەڵتەرەکان بچن سەردانی چاکسازیەکان بکەن بزانن تووشی چ فەزاحەتێک بووە ئەو ژنانە کە هیچ ماف و یاسایەک نییە دیفاع لە ئەوان بکات بە شێوەیەکی وا دیفاع لە ئەوان بکات بۆیە ئەگەر ئەو یاسایە بێت بە قەناعەتی من ژن کوشتن کەمتر دەبێتەوە و تەشهیرکردن و بێڕێزیکردن بە ژن کەمتر دەبێتەوە وەکو دەشبینن ئێمە وەکو فراکسیۆنی سەوز هەمیشە لە مامجەلالەوە کە دەبینن لە ئەحواڵ شەخسی مامجەلال ئەو مادانەی کە دژی ژنان بوو ڕەتی کردەوە وای کرد هەموار بکرێت بۆی دیفاع لە ژنان بکات ئەو ڕۆتی ئێستاش کە قوبات تاڵەبانی سەرکردایەتی دەکات بە هەمان شێوە با ڕێچکەی بابی خۆی داچووە دیفاعکردن لە ژنان بەمە یعنی ئێمە پێشینەیەکی تەواومان هەیە لە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی بتوانین دیفاع لە ژنان بکەین و دڵنیابن ئێمە بە هەموو هێزی خۆمانە و پشتیوانی دەکەین بتوانین بۆ ئەوەی یەکسانی لە نێوان ژن و پیاودا هەبێت کەی دانیشتن و گفتوگۆ لەسەر ئەم پرۆژە یاسایە دەکرێتەوە دوێنێ ڕاگیرە بەڵام کەی دانیشتنی لەسەر دەکرێتەوە ڕانەجی ببوورە دوێنێ ڕانەجیرە بۆ ماوەیەکی کاتی ڕاگیرە بەردەوام بوو بەڵێ بۆ ماوەیەکی کاتی بەڵام دوای ئەو کاتە دەستی پێکرایەوە وتاو توێ و قسەی خۆمان کردووە لەسەر ئەو پرۆژە یاسایە لە دوای ئەوە دەنگدان دەمێنێ ئەو پرۆژەیە دەچێتەوە بۆ لیژنەی ژنان هام لیژنەی یاسایی هام ئەو بڕگانەی کە پەیوەستە بە کۆمەڵگا بە شەریعە و بە ئاینی ئیسلامەوە دەنێردرێ بۆ لیژنەی فتووە ئەوان قەراری لەسەر دەدەن و پرۆژە یاسایەکە تێدەپەڕێت باشە لەسەر پرسی ژنان دەزانین دەبێت هەمیشە ڕەچاوی بابەتێک بکەین ئەویش شەریعەتە یعنی بەشێک لەوانەی کە لە ناو پەرلەمانیشدا بووندیان و دو پرۆژە یاسایە پێچەوانی شەریعەتی ئیسلامە هەندێک لە خاڵەکانی
وردەکاری نێو خاڵەکانی چی بوو شیرین خان کە هیچ بابەتێکی تایە کە پێچوانی شریعەت بێ؟ خاتونجیان ئەو بابەتانەی کە پەیوەندی ئێمەش لەگەڵ هیچ خاڵێک و بڕگەیەک نین کە یعنی بزانین شیرازەی کۆمەلگای کوردی تێک دەدات یاخود پەیوەندی بە شریعەتی ئیسلامەوە هەبێ ئێمە دیفاع لەو خاڵانە ناکەین و دڵنیاش بن ئەو خاڵانە و دوێنێ زۆر باس کراوە لەسەر ئەو خاڵانە و هەموو هەرێمی کوردستان دەزانێت خاڵەکان چین بۆیە ئەو خاڵانە دڵنیا بن ئەوەی پەیوەندی بە شریعەتی ئیسلامەوە هەبێ و دشی شریعەتی ئیسلام بێت دڵنیا بن دەنێردرێتەوە لیژنەی فتوا و ئەوان قرار دەدەن. بەڵێ شیرین یونس کە بەڕێزی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆن یەکێتی زۆر سپاس بۆ ئامادەبوونیت.